پەرلەمان و سەرۆکایەتی کۆماری عێراق بە یاسایەک برینەکانی ژنانی ئێزیدی ساڕێژ دەکەن. دابینکردنی شوێنی نیشتەجێبوون و بڕینەوەی موچەیەکی شایستە و ئاگاداربوون لە دۆخی تەندروستیان لە بڕگە گرنگەکانی یاسای ژنانی ئێزیدین کە پەرلەمانی عێراق پەسەندی کرد. ئەنجومەنی نوێنەران لە دانیشتنی ئاسایی خۆیدا یەکێک لە پرۆژە یاساییە گرنگەکانی پەسەند کرد کە تایبەتە بە باشترکردنی گوزەران و ژیانی کچانی ئێزیدی و ڕزگاربوانی دەستی داعش. ئەم پرۆژەیە بە دەستکەوتێکی گرنگدا دەندرێت بۆ باشکردنی ژیانی ژنانی ئێزیدی و قوربانیەکانی دەستی داعش. پرۆژە یاساکە لەلایەن سەرۆکایەتی کۆماری عێراقەوە ئامادەکرا و لە ئازاری 2019 ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران کراوە. هەردوای پەسەندکردنی یاساکە سەرۆک کۆمار دکتۆر بەرەم ئەحمەد ساڵح ستایشی ڕۆڵی پەرلەمانی عێراقی کرد بۆ پەسەندکردنی یاساکە و بە دەستکەوتێکی گەورە و گرنگی لە قەڵەمدا بۆ قوربانیانی کارەساتەکە لە ژن و کچانی ئێزیدی و پێکاتەکانی دیکەی عێراق. سەرۆک کۆمار ئاماژەی بەوەش کرد کە پێویستە کۆشەکان لەم بوارەدا بەردەوام بن بۆ سۆراخکردنی چارەنووسی شوێن بزرکرا و ڕفێنراوان و سزادانی ئەنجامدەرانی ئەو کارەساتە قێزەونە. پەسەندکردنی پرۆژە یاساکەی سەرۆکایەتی کۆمار تایبەت بە ژنان و کچانی ئێزیدی لە کاتێکدایە ژنان و کچانی ئێزیدی ڕزگاربووی دەستی داعش لە بارودۆخێکی دارایی و تەندروستی و دەرونی خراپدا ژیان بەسەرەبەن. یاساکە زۆرێک لە کێشەکانی ژنان و کچانی ئێزیدی ڕزگاربووی دەستی داعش چارەسەر دەکات. نادیە موراد کە یەکێکە لە قوربانیانی دەستی داعش و براوی خەڵاتی نۆبڵە لەسەر ئەو پرسە باز لەوە دەکات. یاسا پەسەندکراوەکەی یەکەم هەنگاوی گرنگە لە دانپێدانان بەو پێشێلکاریە مەترسیدارانەی بەرامبەر بە ژنان و کچانی ئێزیدی ئەنجام دراوە و زۆر گرنگ و پێویستە ئەو قوربانیانە قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە. لە یاساکەدا ئەمەژە بە دامەزراندنی بەڕێوەبەرایەتیەکی گشتی تایبەت بە سەرپەرشتی کاروباری ژنانی ئێزیدی ڕزگاربوو کراوە. ئەم بەڕێوەبەرایەتیە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق بێت. کار دەکات لە ئامادەکردنی داتا لەسەر ژنانی ئێزیدی ئازادکرا و چاودێریکردنیان و پێشکەشکردنی هاریکاری پێویست و دابینکردنی هەلی کار و خانووی گونجاو بۆ دووبارە نیشتەجێکردنەوەیان لەگەڵ دەستەبەرکردنی خوێندن بۆ خۆیان و بۆ منداڵانیان و کردنەوەی بنکەی تەندروستی تایبەت بە چارەسەرکردنی نەخۆشەکان و دووبارە ڕێخستنەوەیان لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و پیشەیەوە. ئەمە جگەلەوەی ناوەندێکی یاسایی لە شنگال دروست دەکرێت بۆ چارەسەرکردنی کاری یاسایی ئەو منداڵانەی لە ژنانی ئێزیدین و لەلایەن داعشەوە ڕفێنراون. لە پرۆژە یاساکەدا هاتووە کە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری ژنانی ئێزیدی هەڵدەستێت بە دابینکردنی موچەی مانگانە بۆ ژنانی ئازادکراوی ئێزیدی لەگەڵ پارچەیەک زەوی و قەرزی نیشتەجێبوونیشیان پێدەدرێت. هەروەها ئەو منداڵانەی لەو ژنانەی ئێزیدی هاتوونەتە دنیاوە موچیان بۆ دەبردرێتەوە و چارەسەری تەندروستیان بۆ دەکرێت. پەسەندکردنی پرۆژە یاساکە لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمەوە پێشوازی لێکراو بە هەنگاوێکی گرنگیان زانی بۆ خزمەتکردن و کەمکردنەوەی ئازار و مەینەتی ژنان و کچانی ئێزیدی ڕزگاربووی دەستی داعش. لە پەیامێکدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەسەندکردنی یاساکەی بە هەنگاو و دەستپێکی گرنگ ناوبرد بۆ قەرەبووکردنەوەی ئێزیدیەکان و دڵنیاییدان لە بایەخدان بە پاراستن و ژیانیان. لە پەیامەکەیدا نێچیروان بارزانی داوا دەکات بە شێوەیەکی خێرا دەست بە جێبەجێکردنی هەموو خاڵەکانی ناو یاساکە بکرێت چونکە بارودۆخی هەموو ئافرەتە ڕزگار بۆ ئێزیدیەکانمان و منداڵ و خێزانەکانیان پێویستی بە هاوکاری خێرا و هەمەلایەنە هەیە. هەر لەسەر پەسەندکردنی یاساکە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند پەسەندکردنی ئەم یاسایە هەنگاوێکی پێویست بوو بەرەو قەرەبووکردنەوە و سوودکردنی ئەو بارە قورسەی کە تیرۆریستانی داعش بەسەر ئەو ژنە سەربەرزانەی ئێزیدی هێنا. کاتی ئەوەیە پاش زیاتر لە 6 ساڵ لەو مەرگە ساتە مافەکانیان بۆ بگەڕێتەوە. لێدوانی ئەو دوو بەرپرسەی هەرێم لە کاتێکدایە کە ماوەی چەند ساڵە نەیانتوانی قەرەبووی ئێزیدیەکان بکەنەوە و پێداویستیە مادی و دەرونیەکانیان بۆ دابین بکەن. لە کاتێکدا بەردەوام ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هاوکاری مادی پێشکەشی هەرێم دەکەن بۆ هاوکاریکردنی کچ و ژنانی ئێزیدی. پێکاتەی ئێزیدی لا سنووری پارێزگای نینەوە بە تایبەت قەزای شنگال کە زۆرینەی دانیشتوانەکەی لە پێکاتەی ئێزیدین لە ئابی 2014 ڕوبەڕووی پەلاماری داعش بوونەوە. هەزاران ئێزیدی کوژران و ڕفێندران شارەکە بوو بە وێرانە تا لە تشرینی دووەمی 2015 کۆنتڕۆڵ کرایەوە. بەپێی ئامارەکانی حکوومەتی هەرێم تا ئێستا 3545 ئافرەت و پیا و منداڵی ئێزیدی لە دەستی داعش ڕزگار کراون. 2768 کەسیش تا ئێستا چارەنووسیان نادیارە و بێ سەر و شوێن.